بني آدم كيراش خوش بيام هر درباداري كيراش خوش بيام هر درباداري لدويتو ويلمياري كوتشاري لدويتو ويلمياري كوتشاري عمرك أمزارا ديدك أمزارا سفارة بیسەرانی ڕادیۆی گەڕیان بینەرانی لایڤەکەی ڕادیۆی گەڕیان جارێککە سڵاو و ڕێز و خۆشەویستی قبول بفەرمونون خۆم بە خۆشحاڵەزانم وەکو عومەرە بچکۆل جارێککە لە ڕادیۆی میلی گەڕیانەوە گوێبیسی دەنگی منە بن و بەرنامەی وتی وتی پێشەوەی ئاماژە بم بە هیچ شتێک و بە هەموو ئەو بەرنامە و شتانەی کە چۆنە و چۆن نییە ئەمەیە جارێ داوای لێبوردنی ئەو بکەم کە شەمەی ئەم پێش ئەم شەمەیە یعنی شەمەی ڕابردوو کە من ناتم نەخۆش بووم بەڵام سپاس بۆ خۆی گەورە کورەنام نەبوو کورەنایەکی عادی بوو جێڕی عادی بوو ئۆتۆماتیکەکە نەبوو لەبەرەوە داوای لێبوردنتان لێکم کە ناتم ڕۆژی شەمەکەی تر وا ئەم شەمەیاتمەوە خزمەتی ئێوە بەڕێزان خۆشەویستان جارێککە خۆم بە خۆشحاڵەزانم کە لە لایڤەکەەوە بینەری منە بن و لە 94.10 گوێبیسی دەنگی منە بن خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرنامەی وتی وتی ئەو بەرنمەیە کە لە ئامادەکردن و پێشکەشکردنی خۆمە کا خۆم یعنی کامەر بەو هیوایی کە بتوانین ئایدیا و بەرنامە و پرۆگرامی ئەم بەرنمەی من تەنها ئەوەیە کە بزەی پێکەنین ماوەیەکی زۆر زۆرە لەسەر لێوی تاشی ئەم کۆمەلگایە تۆرا و ئەمانەیە لەم بێموچە و بێ قەیرانیە جارێککە بزەی پێکەنین بخێنەوە سەر لێوی ئێوە خۆشەویستان ئەوە لایە بم ئەزانەوەم بۆچی بەستە بوو ئەو منم عومەرە بچکۆل ئەم توانی بڵێم ئەو نیم چکە کەمامەم بەستە بوو خۆشەویستان پێشەوەی کە پێتان بڵم میوان کێ و چۆن هاتووە و چۆن هێناومە ئەمەیەوەتان پێ بڵێم لێرەوە بە ناوی خۆم و هەموو کارمەندانی ڕادیۆی گەڕیان ئەمێ ئەوەتان پێ بڵم کە تکاکەم خۆتان بپارێزن لەم کورەنە نەگریسە خۆشەویستان هەموو شتێک کۆتایی دێ بڕوان پێ بکەن ئەو کاکە جەزا و برادران ئەزان و ئەوانەی کە تۆزێ خوێنەرن و تۆزێ ئاگایان لە ئەنتەرنێت و هەواڵە ڕۆژانە بیسن چەند کارمەندی تەندروستی جان لە دەستیا بەبوونی ئەم ڤایرۆسە نەگریسەوە قەیناکە ئەمە ئیسفادەی هەیە سا من حالیان ئەوە هەمووی نیو سەعات نابێ من ئەمەم لەبەر کردووە بڕوا بکەن شڵپەمێ لە هارەقا زۆر گەرم و ناخۆشە بۆیە ئەمەم لەبەر کرد ئەمەیە لێرەوە بڵێم چاوی یەکە بەیەکی کارمەندانی تەندروستی ماچەکەم هەر بۆ نمونە نەوزاد عەبدوڵڵامان هەیە لە هەمە ڕەنگ بوو تەسەورکەن کاک نەوزاد ئەحمەد ببورن غەڵەت وتم کاک نەوزاد ئەحمەد لە بەرنامەی هەمە ڕەنگ بوو ئەو نەوزادە ئەتوانم بڵم ئەمە 24 ساعات 48 کاتژمێرە ئەمە لە بەرەکە بۆیە من لێرەوە چاوی کاکە نەوزاد و چاوی هەموو خۆشەویستانی کارمەندانی تەندروستی ماچ ئەەکەم بۆیە من ئەمەم لە بەرکردپێتان ئەڵێم تکاکەم خۆتان بپارێزن تەنها ئەم کەمامێ با پێتان بڵم ئیسفادەکەی چییە کە ئاواکەی تەسەورکەن من لە هەموو ژیانمە مەعاشم وەرنەگرتووە پێم بێ بەڵام ئەم مانگە سپاس بۆ خۆهامی خۆم خوارد مەزانم بۆچی چوی کابرای قیسی دام و نێ ناسیمەوە بە پەنایە ڕۆشتم نێ ناسیمەوە نێزانی کە من عومەرە بچکۆلم ئەمە یەک دووهەم بۆ گەنجانە کە مۆعیدی هەبوو لەگەڵ کچە ئەمە کرد بێرەوە تەسەور کە باوکی ناوناسێ بەبەردەم یا بڕۆ وەرە و ناوناسی یعنی کۆمەڵێک شتی زۆر باشی هەیەم کە مامەیە ئەنجا ئەو پارێزەی لە نەخۆشی جا خۆشەویستانەمەی پێتان بڵێم تکاکەم باوی ماچ نەماوە بڕوان پێ بکەن زۆر درێژم پێ عەفو بکەن زەلامی وا هەیە کە پێمەگا ئەڵێ کاک عومەر چۆنی ماچمەکە ڕێگەڵی کەڵەشاخم بۆ گری والله بیلا وتەڵای ئاوا هەڵمە مژێت کاکە باوی ماچ نییە وڵای سەحی نییە بە ذاتی خوا هیچ خۆش نییە ئەنجا ئەمەیە لێرەوە پێتان بڵێم لە بەرنامەی ئەمڕۆما بەرنامەی وتی وتی میوانداری هونەرمەندێکی زۆر عەزیز هونەرمەندێکی زۆر خۆشەویست هونەرمەندێکی بە کەلیمەی مەعنا کۆمیدی هونەرمەندێک کە من ماوەسای خۆم ێزانم ئەویش کاک ئەحمەد ڕەوفە کاک ئەحمەد ڕەوف هونەرمەندێکی زۆر بە ئەزمون و خۆشەویست
بۆیە لێرەوە بە ناوی سات رادیۆی گەڕیانەوە بە گەرمی پێشوازی لە کاک ئەحمەد ڕەوفەکەم کاک ئەحمەد یا ڕەبی بەخێر بێی سەر کەمامە هین سەر هەردوو چاوم سەرتەوقی سەرم گەورە کردم زۆر سپاس ئەحمەد بەڵام من خەوی بڕۆم زانی خۆتەوە وەڵا قوربانەوە درێژم پێە بەس کە من هاتم نەمزانی هاتم بوو مواجهی خەسەخانە وڵاوتم پێشەوەی کەین بێتم بە عملاتێکی لەو زەتێنی کاک ئەحمەد بکەم جا مقابلەیەکەم ناوەڵاو کەمامی یەک شتێ بێت چوو ئەو کەمامە یەک شتی کەش ئیسفادەی هەیە ئەوانەی کە لوتیان زیێنە ئەوە دای خۆشم دیار نامێنێ ماشەڵڵی داری خێمەیە زۆر ڕاستە زۆر ڕاستە وڵام سپاس بۆ ئێوە سپاس بۆ ڕادیۆکەت هات من یەکێکم لەوانەی کە بە جدی متابعەی جۆگری ئەو ڕادیۆتانم بۆیە حەزم کرد لە نزیکەوە لێمە خزمەتتان یاخوا بەخێر بێ کاک ئەحمەد جان من زۆر خۆشحاڵ بووم بە هاتنێ بە ناوی هەموو بینەران و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان بە ناوی کاک جەزا و بانە و جوانە و کاک هاوکار و برادەران هەمووتان و بەنای هەر هەمویانەوە بەخێراتنی کاک ئەحمەد ڕەوفەکەم یا ڕەبی کاک ئەحمەد ڕەوف بەخێر بێت سەر و سەرچاوم جارێککە گەورە کردین و لایڤەکە و بیسەرانە بەڕاستی گوێیانە ئاو یاخوا بەخێر بێ سەرسەرم بیسەران بە قوربانم بیسەرانی لایڤەکەی بینەرانی لایڤەکەی ڕادیۆی گەڕیان بیسەرانی بەرنامەی وتی ئێوەی بەڕێز ئەتوانن بۆ هەر پرسیارێک هەر وتیەک ئێوە بیستوتانە یان هەر شتێک ئێوە هەتانە ئەتوانن هەر ئیسا پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 471 52 64 ئێوەی بیسەر و ئێوەی بینەر لە ڕادیۆی میلی گەڕیانەوە هەر پرسیارێکتان هەیە بۆ کاک ئەحمەد ڕەوف یا هەر پرسیارێکتان هەیە بۆ عومەر ئەچکۆل تا ئێمە بتوانین بەسنگێکی فراوانە و پرسیارەکانی ئێوە وەرگرین و وەڵامێکی مقنعی ئێوە بینەوە جارێککە من بە خێراتی کاک ئەحمەدەکەم کاک ئەحمەد جان لەگەڵ ئەم پێشە مشتێ لەگەڵ ئەم ڤایرۆسی کۆرۆناوشتە چۆنی وەڵاهی دێ ئەمە فرسەتێکە کە بە جۆگرانی بڵێم بە جددی دەستیان ماجەکەم چاویان ماجەکەم باخۆیان بپارێزن من تەسریحێکی دکتۆرێکی ئەمریکیم گوێ لێ بوو وتی ئەگەر کەمامە ببەسترێت دڵنیا بە لە خیلالی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژە یعنی ئەکرێ بڵێم خەسەخانەکان نەخۆشی تیان نامێنێ جالێرەوە من ئەوەی کە گوێی لێمە چاوی ماجەکەم دەستی ماجەکەم بەڕاستی بەیانیان وامان لێ هاتم من شخصی خۆم بە حەزەرەوە فەیسبوکەکەمەوە سەیرەکەم مەرجی ئازیزێک دەرەکەوێت برادەرێ ناسیاوێک بە حەقەت یعنی دڵمان لە مشتمانایە کەسێرێکی چێکێ بەناو فەیسبوکاکەین ئیشەڵڵا ئەم پەتای و ئەم ڤایرۆسە لە هەموو کەسێک دوورە بێ ئەم بەڵای زوو نەجاتمانە بێت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە خۆمان بپارێزین قسەکانم چۆن بوو زۆر بەدڵمە کاک ئەحمەد بەڵام بڕوا بکەم من لەگەڵ تۆیان و قسەکەی تۆ زۆر تەواوەگە تەنها ئەم کەمامەیە دانێن من قەناعەتم بەوە هەیە کە کەس لێ ئێمە هیچ کەس لێ ئێمە خەسخانە ناک ئەگە بیشی بینێ زۆر بەکەمی بەس عومەر یەک شت هەیە زۆر مهمە ئێستا کەمامەکان ئەکرێت مل ئەم ساڵ لەو قەناعەتم کەس لەو زەتێن نەگرێ هێنێتە خواری کاتە ملی بۆ ملی ئیسفادەی هەیە من کردمەتە ملم لە بەرەوەی کە دەنگمە بەس خۆی نێتمەوە پێم وایە پەیوەندیەکمان لەگەڵایە شەمان لەگەڵ بوو مامۆستا جەزا کاک وڵات لە بەریتانیا کاکە وڵات سڵاو بۆ جەنابێ کاک وڵات لە بەریتانیا ئەم کاتە باش کاک وڵات جان شوێن بە قوربانە بوو لە دەورێ گەڕێم کاکە وڵات چۆنی هەناسەکەم كلامي بخيراتي وانا كاين امي وانا قوض وهنا او انا عايزك احمر راسي برا طريقه بيتو ممنون مزور بيوي مناك احميش قال لنا جون خوي بايا طريقه بيتو يا اخوة تماني ليش ان شاء الله من مشى ماجيني حركات ثانيه ومشى براسي ثمانات ترتيب واخوازم بقربانه بكاك والله من ممنوني جنابكم احنا ثمانات الى تقريبا جنابي شو اخوازم بقربانه بم اذاني كم اي شلون بقربانه بم افراس يا وبك افراس يا وبك شلون ناسم هو نيوشي قال لي قربان برارو دياله بو اي شلون نايفه ايوا الراديو نيما نباب الراديو نيما دقتها كذا الراديو نيما والله قلنا جيري نبابه من لايفه بقربانه بم كاكا والله بقربان بناي خوم كاك احمو ليله تا بريطانيا تشاو ما جاكين ده مجال بكاك واجان يا اخوان سلامات ان شاء الله عصر كوتن كل كاك انا قلت شاطر ما داي نخي كاك جان داي نخي يك دقه بس اقوم لقل ما ماوي كاك ولاد كحمر
دەی قوربانە بم خۆشحاڵ بم گوێم لە دەنگە بوو چی هەیە بۆ کاک وڵات والله ڕازە فەرمووی هەر سەرکەوتوی ئیشەڵڵا والله هیوادارم لێ بە دەخۆ نایڵێت بەڕاستی نمونەی کۆمیدیا لە تۆ زۆرە بینم بەداخەوە کۆمەڵی خەڵک کۆمیدیان کردووە بە زانین شەقەنەوپەقەنە بەڕاستی لە پێناو پارە کۆمەڵە گوێلەمە وڵات کاکسی فەرجۆم لێتە ئەڵێم خاڵە کۆمیدیان وا لێ کردوانە هەر لە بەچاوی مرۆڤایەتیان قسۆیان لە بەچاوی هەمومان نەکردۆ هەیە لە پێناوی پارە هەموو کشێکشا بەڕاستی زۆر جوانە بەس من دەخۆشی لە هونەرمەندە ئازیزەکەم قوربانە بم سپاسی جەنابتەکەم من هیوادارم کە جێ ڕەزامەندی ئێوە بین ئێمەش بە ئێوە جوانین بەڕاستی ئێمە گەر ئێوە نەبن بەڕاستی هونەر ناکەین هیوای سەرکەوتنێ بۆ خوازم و خۆشحاڵم کەوا گوێم لە دەنگ بوو کاکە وڵاتجان زۆرڕێزی کاکێکی هاتەمان درێژی براکەم مەزانەکاتان نەگرم خۆشەویستیمێ بۆ جەنابکان و هەمیشە تەمەنە سەرکەوتندا بۆ خوازم بە قوربانە من کاکە سیڤەر لە بەریتانیا من چاو ماجەکەم بە ناوی خۆم و کاگەحمەوەوە وە سوپاسی شتەکەم بۆ ئەو پەیوەندیە و تۆ هاوڕێی هەمیشەیی منی و کەسی منی چاو ماجەکەم برای گەورەی برای گەورەی بە قوربانی کاکە سیڤەر و لە بەریتانیا کاکە سیڤەرێکێکە لە یوتوبەرە زۆر بەخۆتەکان سیڤەر جافە دایم تەعن و قسەوشتی هەیە لەسەر هینەکان لەسەر هەموو ئەو دیاردانەی کە لەناو کۆمەلگایە زەقا من ئاگادارم سیڤەر یوتوبەرێکی زۆر باشە و خۆشی کەسێکی زۆر کۆمیدیە من زۆری سفادەم لە کاک سیڤەر کردووە بۆیە بەنای خۆم و کاگەحمەوە سوپاسی کاکە سیڤەرەکەم و جارێککە چاوی ماجەکەم بەڵێ کاگەحمە وەڵاهی من زۆرم پێ خۆشە مەسەلەی نەوەڵا کاکە سیڤەر ئاوا بتوانێت ئەوە دەست پێکرد ئەوە أي موضوع كان سيفر جاري ما بس سيرك أو تريل لا سيفر أنا بخوار راسية خوتيني وده بعمله أنا بخوار خو حازك حازر بدس فيه بەڵێ بەرەزان جەزالیەوە کاکە جەزا دەستی ماجەکەم یەک سەڵکی زۆر خۆشی قسەسەر منێ سەکەوت ماڵپەرچیوانەوتی وەڵای ئەی ڕاستی بێ ئەی مۆزوعی کاک سیڤەر یعنی کاگەحمە مۆزوعی سیڤەری هەر لە ماوە نەنە پێم خۆشەمە بەستم یعنی کەسی ئاوا متابع هەبێت کە بزانێ کۆمیدیای ڕەش و سپی لە یەکجیا کاتەوە دەستی خۆش بێت من لێرەوە چاوی کاکە جەعفەر جەلالی ماجەکەم کاکە جەعفەر لێ ئەو جلانم خۆی کۆرۆنای گرتە بوو جەعفەر ئۆتۆماتیکە کاتتان باش کاکە جەعفەر سڵاو بۆ جەنابێ دەستخۆشی بۆ یەکەم بە قوربانم کاک جەعفەر گیان بێ زەحمەت دکتۆر عومەرە بەڵێ قوربان خۆی قسە بلیتێکم بۆ بڕیت ئیشەڵا شەمەغێکە سەرمێت فەحتێکم بۆ بکەیت کاک جەعفەرجان تۆ بۆ لای چ دکتۆرێک هاتووی نەخۆشیەکە و چییە؟ زۆر سپاسانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم عومەر بەڕاستی جەعفەرجان نەچێ عومەر دکتۆری مایەسیریە بەرنامەکە بە خێراتنی کاک ئەحمەدیشە پێم کەیەکێکە لەو هونەرمەندە دڵسۆزە هەمیشە کە چ کات ئێمە بەرنامەمان کردبێ یام هەر دەستگایشکی هەم هەر ڕادەیەک بێ دەست لە دێوتێتی ئامادەم ئەوە دڵسۆزی خۆی ڕاگەیان زۆر سپاس بەڵام کاک عومەر من ئینگلەیەکم هەیە ئەگەر بتوان ئێوە ئەبێ مەسافەی مەترێک بێ لێکەوە دوور بەڵام زۆر نزیکن ئەم نەخۆشیە وا لاتوە هەمومانی گیرکەوتەوە منیش لەخوا بەزیا بە تەندروستی بەرەو باشیە ئینشەڵا هەفتەی داهاتوو ئەم کاسانە لەگەڵ جەنابکەم و دووبارە دەستخۆشی کاک ئەحمەدم لە کۆمێتەکە نووسێتێ تا 2021 مقابلەم نەکاو ئینێ بەلامە زۆر سوپاسانەکەم دەستان خۆش بە قوربانە مەسا حالیە من و کاک ئەحمەدی لە فانان پشتمان کردوتە یەک ئەڵێ لە پاسی فانان بەڵام دڵنیا بە ئێمە بمری شێتە بینە دوگمان من نامێ بمرە بیشی دنیام هەیە بەخوا کاکە جەعفەرجان من چاو ماجەکەم و خۆشەویستیم بۆ تۆیە بە ناوی خۆمەوە هەی کاک ئەحمەد تۆ چی پێڵێ وەڵاهی من لە پەیجێکا بینیم کاکە جەعفەر تۆ ناساک بوو هێمەوارم کەوا وەزعی باش بێت و ئینشەڵا بێتەوە ناومان بەس ئەو کورۆنای گرتبوو نازام کراون بۆ ئەوەی ئەو یا کورۆنا بوو جەعفەرجان جاوەڵا خۆ حەزەکەم بزانێ منیش گرتم بەڕەڵام کرد بەس باسی کۆتریشین کاکەم کۆناوشت نییە کاک ئەحمەد کۆتریشینکەی گرت بەڵام کاک جەعفەر بڕوا بکەن زۆری لاک بووە الحەمدولیلا سوپاس بۆ خۆی گەورە کاکە جەعفەر نەخۆشیەکەی پەڕان و هاتەوە ناومان
جارێک کەم منی وای تەندروستێکی باش بۆ کاکە جعفەر وڵی منیش بۆ خۆم کاک جعفەرجان تۆ خۆ تەلەفۆنێ بۆ کرد ماگاو لێ بوو منیش گرتم بەڵام بەڕاستی من نامێ بمرم ئەم بارە کۆمەڵە مۆعیدم ماوەیەک دوو سەیران هەیە بێ سەری لێ بم نامێ بمرم بەخۆ ئەبڕۆ هەمومانی گرین ئەرە بە قورعان جا لەسەر قسەی کاکسیڤەریش کاک ئەحمە ئەمەیان هێمەوە سەر وەلەو جدیاتی نییە بەرنامەی من بەڵام کاک ئەحمە من زۆر بەجددی مایسا لە احترامی تایبەتیم بۆ تۆی مامۆسای عەزیز و خۆشەویست کۆمەڵی خەڵک بەڕاستی ینی کۆمیدیان هەر ناشرین کردووە بەڕاستی یعنی شتە ناو یوتیوبەوە شتە ناو فەیسبوک و سۆشیال میدیایە کۆمەڵە شتە بینی وڵی من بەڕاستی بێز دەکەمەوە کە کۆمیدیاوانیات حەزەکەی جوانە پەیوەندیەکە هیچ مەڵێ هەڵبزان گوێرێ نەبوو زۆر خۆش بەڵێ ئەچمە لای پەیوەندیشی کا خۆ کاک ئەحمە نایڵێ بەخوا ئەچمە لای پەیوەندیشی کا کاک ئەحمە خۆشناوەتی پەیامنێری خۆبەخشی ڕادیۆی میلی گەڕیان داولێر من چاو ماجەکەم ئەحمە خۆشناوەتی ینی خۆم بە خۆش نایە بە قوربانی ئەم کاک ئەحمەوە بم بەس بە خۆشناوی یاخوا سەلامەت بی کاک ئەحمە خۆشناو دەستخۆشی بەردەمەکە لێ دەکەم بەخێراتنی کاک ئەحمەدی عەزیز دەکەم بە قوربانم کاک ئەحمە جوان ئەی دەنگمان چۆنە لای تۆ واللهی کاک عومەر جارجارە دەنگت قەتع دەبێت ئەوە خەتای ئەوەیە کە نییە سپۆنسەری کاکە دەزا بکەن تا 5-6 بورجدانێ بەو قورعانە بە سپۆنسەری بکەن ئەم کارمەندانەی لێرە حەماناوە یەکی بورجێ بخەینە سەر پشتی خۆمان و بیگەڕێنی بە شارە بەس بۆی دەنگمان بڕوە قوربانی دەشتان ساغ بەیاخوا ئەی چی هەیە بۆ کاک ئەحمە کاک عومەر نزیکی 20 تەلەفۆنم کرد تا تەلەفۆنەکە وەرگیرە باس بۆ خوای گەورە ینی پەیوەندی هەیە ئەوە خۆشەویستی کاک ئەحمە ڕەوفە خۆتان بەڕێزم قوربانی والله کاک عومەر شتێک هەیە ینی بەڕاستی دیاردێکی زۆر ناشرین ئێستا پەیدا بووە ینی ئەگەر تۆ بەرنامەیەک پێشکەش دەکەی ینی کۆمەڵێک زنێ فرۆشێ زنێوە دەدا لە کۆمێدی ینی ئەگەر مەلایەکە هەروایە هونەرمەندێکە هەروایە شاعیرەکە هەروایە مامۆستایەکە هەروایە ینی بەڕاستی دیاردێکی زۆر ناشرینە کاک ئەحمە جان من دایم لێرە و لێوێ قسەم کردووە لە زۆر جار ڕوونکردنەوە متووە یعنی تۆ سەیریکە ئەم خەڵکە ڕێزی تایبەتیم هەیە بۆ هەموو بیسەران و بۆ هەموو بینەران یعنی سەیریکە من هاتووم بەبێ هیچ موچەیەک ئیسام کاک ئەحمەوەی تۆی بینی هاتووە بەبێ ئەوەی هیچ بە سیارەی خۆی هاتووە منم خۆبەخش یەک بەیەکی هاتووە لەم ڕادیۆیە ئیسا من حالیان شڵپەمێ لە عەرەقا حەزەکەم ئەها تکاکە خوا گایلێ ئەوە تا قۆڵم تکاکە ئەنجا ئەمەنە ئارەقم کردووە بەڵام من یەک شەڵێم من گوێ نایەمە کۆمنت ڕێزم هەیە بۆیان بە هەر دووەریەگرم بەڵام گوێ نایەمێ لەبەرەوەی خەڵکێک تۆ سەیریکە خەڵکێک لە هیچی نەبوو خوای گەورە دروستی کردووە کاچێتە بەر ئاوێناڵە چی وڵای گوێچکەم گەورەی و لوتم وایە و لێ و مالێکەم و ئەچێ دەستکاری ئیشی خواکە جا تۆ تەوێ خەڵک لە ئەحمە ڕۆف و عومەرەچکۆ ڕازی بێ وەڵام من خەڵکی ڕۆژ نییە کاک عومەر ینی ڕۆژ نیە لەو پەنجە یەک دوانێک بلۆک نەکەم ینی بەڕاستی حتەوە زۆر دیاردێکی ناشرینە ینی تۆ بە هیچ ڕازی نی بە هیچ یان هەر شتێکی بۆ دەکەی پێ ڕازی نییە کاک ئەحمە گیان مەجال بە کاکە بەسە چاو کاک وەنال قسە بکەم کاک ئەحمە گیان ڕێز و حرمەتم بۆ هەیە گوێم لێت بوو لەسەر مەوزوعی ئەو کۆمنتانە بەجددی کەسی زیرەک و عاقڵ وەکو جەنابەت وەکووانی کە گویان لێمانە ئەوەی کە باشە لە سۆشیال میدیا و لە تۆڕە ئەلکترۆنەکانە شتە باشەکان وەرەگرێ شتە خراپەکان وەلا ئەلێ ئەگەر ئێمە دانیشین سەیری کۆمنتی خراپ بکەین و خەفەتی پێ بخۆین نەبێ هیچ ئیشێک نەکەین دانیشین بەزەوانە بخوێنەوەنێ دوای ئەوە بەجددی ینی لەگەر ڕێزمە بەستم ئەوانەیە کە کۆمنتی ناشینە نووسن مانگ بەو جوانی خۆی شەو سەگ پێوەڕێ وایە بێگومان ناوڵە کاک ئەحمەدە من هەر زیاتر ینی بەوە زۆر خەفەت دەخۆم ینی ئێستا بەرنامەیە کاک عومەر ینی بە خۆبەخشی دێ بەرنامەکە پێشتر دەکات سەیر دەکەی یەک دوانێکی جێنە کۆمنت و دەرچێنەوە دوور لە ڕووی ئێوە ینی لە پایتی نازانم نەنەڕاوسە تۆ وتە وەرە ینی بەبەلاژە ساتوێسم خۆبەخشە تۆ لەو 5 وەرە قەدێمیە پێم وتی 5 وەرە قەدێمیە بەس بەقەرز باشە ئەحمە ڕۆفم هێناوە بە قیست کومبارم بەقەرزی پاشەکەوت بەقەرز هێناومە وڵی کاک ئەحمە گیان من مەبەسم کاک ئەحمە ڕۆف نییە بەسم ئەحمە خۆشناوەتیە من چاو ماجەکەم و خۆشەویستیم هەیە بۆ ئەوانیشی کە کۆمنتی ناشرینە نووسن دیارە ئەوەی کۆمنتی ناشرینە نووسێ ینی ئەوە تێڕوانینی خۆیەتی من وەکو خۆمە و عومەرە بچکۆل چاویەکە بەیەکیان ماچ ئەەکەم خۆشەویستیم بۆیان هەیە کە ئەم پیاوە بەڕێزە ئەوەتی هەیە هەر خەریکی بەرنامە و کۆمیدیا و شتە من هێناوە بەم نیوەڕۆ نەمێشتۆی سراحەتکە هێنامە بۆ ئەم ڕادیۆیە وتمە بێ لە لای من بی بڕوا بکە
يعني هل ليرو تا او شوني كاغ احموات ومن شاي ما جاكم وصواصي جنابي اشتكم بريو بريزن من الراديو قريان بجدي براديو قلتن كامر نا بقربانم كاغ احمو عزيزي خوش حالهم نا قربانم كاغ احمد جان يا مش خوش حال من جمال دنگ بو قربانتم عزيزي زور بريزي سپاس جا چاوی کاغ احمو خوشناوتی ما جاكم وخوشيسين بو هي كاغ احمو تو اشتيك هي بسرهات اشتي انا والله اما موعد ما ساعات شوار نبو مروح برا والله مالو من تصويري ابو ساعات دوني ابو شوي ابو شويني لوكيشن وتصويري هي لدراما هكا دايما الحاصل توززوهات مدرسه كم نيو ساعات ما ابو وتمو بونا قهوه بخوم ولا شويني قهويك مخواردو اما خو مالو جويلني سونا كات تصوير والله داين شم قاوم هيرتا قهوه كم باغنا كدو كتشيك لو برمو وتي قهويكم بو بينا اسبريسويكي طال وتي شكر وتي نا بطاليكم هذا مولاي من وتي كاغح مو فرمو تم والله قهويكم بو بينا وتي طال شي نا طال منيش طال قد عيبني سكر بخوي بقهوه جال جاني اسمنا بواردو كاكا قوم ياكم لياتي يجي برتاوم تاريخو اوام كر هو الراوز او تعذيب ما نبدا شلون اللي ابو مو يبو خواردي ايش موتي خاف ما بيجون طال والله من جارك قهوه كان بوين عمل بجديد زور طال كدا انا بهم يكم قوم مليا بروكا طاو نكتو لي طاو بتاع تخاد جاجيكم بو بين ابيد ناتشي جاجي بو بانجي لك كان اخري زور طال من شاو ما جاكم كاغ احمو برادركم هبو هجاري عمري ميلاو بو ليرو شاي ما جاكم سلامانيا بيرم هي صالينو يكبو ولو يم الاسيا وتو غورماني براغوري بس من جادارو كوبيموتي بس موصف زي كريم خينا سلي وخلكا لا باس قادان شوين باس وكاتا سياره كم هبو يعني كخلق سياره خدي خوي هبو بس يعني كم كزيتواني سياره بكري سبك جمله طازه روشنجان جمله تبالي نظام جولي ما الله بهشتمي ويد نيام بدانا يا قال لي خو قاق حموجه خو بخو اخوي والله كاكا بس من قام لي بوله تري خواردوا دواي موسي دواي هر شي فيروس كورونا تو مليون اشكال وجاهم كورونا بميونا غريب خو قاق حموجه والله باشا خو والله لا باسكا دانشتوين كابرا دماشي شي بيبو عاش عليك لخويا ابو تمهجر وازي لي بينا كي بزات خواصره كمسري لا باسي مصلحه والله سيري كابرا كدو لك والله لك كابراك لك والله امجرا كر كابرا لا يكر وجر نيرا خوي شاكاتو كابرا يكر شلون يا ثم قران نايلف والله خويتي دا بازينه كذا بازينه خاردا ودي كوري بمني هاتي وبنا يا بازينه نمي را قرتبو اما شاوي كاكا جاري عمري ميراو ما جاكم خوش يسين بوي جاكا احمو بينسب او اشتك باسكت اكا بيجي ما لقراني عسى نايو من دي بين برادري خومانا منو كاك عرفان خو عمر جاكو منو كعمر والله بقول نجي نسال من اشتكى منو عرفاني وسام حمو كان يقولين تلفوني كوتي والله برادري دعوتي كردين بابتشين عود ما قيتشك مع دموايا تكلفي ناش كانين دانش جينو تشر ساعات وترتيبات واوانو مو بس عادي ينزوتم والله الين بروين تر وقت دراني كردوا شلون كنا عاديك بو تقولاني بيجو ترتيبات وشلون كي زور فاقر بو عرفانوتي اري كريم اما خو بالكي دراوا سي بشرف من كيلونيو بستهابي وقنعني بجيبي علي وتي اي شي لبكين جالنا بلمك ابو وتي تو جلي كل دينا بلا تو شو راكب كرو جيب انا كده خرني ويكده املا وتي اولى خرني وكده كده اولى وتي ده انت بابرين يكسر لما يكوتي دا ولا كلمه قولانك بيقولانك من بابرين تي باش استقبل من شي لك ما خر جا والله كاكا من عرفان ليرو خوشيسين بو حمد انبل لو اجابه لم يكن بلاش سواريه بيه تيجي ما بلاش سواري بلم يكون بيه او تاي ساتو سجارم بيوتو كاكا مو بي متور بو برنامج هرم رباني بك ابو تشيناتو بريتو والله بلي حفتا بينس زايتاب زان يدي عندنا جاوا بيرم بك جزاش شي سو بيرم متى حفتا بين زاريبه ميهت والله قليل لي كاكا لي كم كسبانين لك جاوا كاك جزاب اتفانا شي سو بيرم عمليات كلاب وهيني فخرات وغوش بيري هم الشغل برواب كي يك علاقه دبل او جزاي سازا يك علاقه دبل يزلي ينابو يدو شاي تماتها يك نفر يا اخوات دسي خوش بيه او ما برو مالو دسكي كروزو يا اخوات دسي خوش بيه يتما نوزيات ما يعني والله افر بجدي خوي واجبو ما اللي كان يكون دبو كاتر اگر ما العقاري وين بخوش راقين بو روج كان دعوه ولا مالي خزوري تيجي جا عرفان هوايتي ماسيه
وتي والله سروبيان لنا اتشموي حزي شمليني تليفون بوكر ساعات حوت وتمعونا جامن هات معونا هكذا وتمعونا تشيك وتي والله مالي خزور وتي والله كيف يقوت يا برادران وتاين لا دباشان ماسي ماندان وتي والله ينبو اوي لعبه شيلا وبكم سلفي ليا قشت اوي هرچاوي جرا وايك وتي كوا ماسكا والله لسنوقي سيارك كذا بينا قطوي شنو مداقر كاكا حوصها يا وعلي اما تعمل ماسي نيا ماسي ما في وتي هاتي نوهر سروبي قشكم وش هنا جاو كاك احمد سپاس دەکەم کە تۆ ئەم بەسەراتە جێڕایەوە خۆزگا عیرفانی سا گوێی لە منە بوو نیوەڕێکیان دانیشتم لە بەرەم بازاڕی مۆسیقی زۆر بێداقەت بووم خۆتر خوا نەیبڕێ هەرچی بێ ئینسانی خواوانە بەڵام حەزم کرد نەڕۆمە ماڵەوە وتی چیەکەی وتم وەڵایی عیرفان جان نازانم حەفلەم هەیە و ئەو کاتە حەفلۆشتم زۆرە کرد بەس ئەمە نەڕۆمە ماڵەوە نامخۆم تێ دەچینە ماڵێمە خواوتی وەڵام چیتان هەیە وەڵام مریشک و برنج مریشک و برنج خوا نەیبڕێ خوا نەیبڕێ وەڵام منیش ێم لێوێ نانێک شەخۆم و ساحتێک شەکەم و دوجا خۆزای نەسرین خۆدا گەدەری خوشکم کێکە وای بەتەکید وڵات چوم و نەسرین هات بەخێر بێ معریفەتەکەی خۆی وتر یاخوا بەخێر بێ کا عومەر جان بە قوربان خۆیان لە ڕێگا عیرفان سەمونی کڕی ێ باشە من بیرەکەمەوە مریشک و برنج یعنی سەمونی بۆ چییە وتم بۆ چیەوتی حەزم لیتم باش لەوانێ حەزی لێ بەیانە چینە ژرۆ دانیشتی ناسێکم دانیشتم سینەیەکی هێنان نۆکاو من گوێ ڕەگرم نۆکاوم بۆچی تمەوە چیە بەم گەرمە تی نۆکاو نەسیوتم نەسرین بەخوا نۆکاو ناخۆم والله هێتم بە قورئان عیرفان توی مریشک و برنج وڵا عیرفان زانێ قیقیقی مریشکێکی هێنا و نی فەردە برنج هێناوتی ئەو نێ مریشک و برنجمانەیە مریشکەکە زینوو بوو ئاخر خواوە پیاوەتیە جا ئەمە تیوە دەگە زۆر لەم نایە بەجددی فەزاتی خوا مریشک و برنجەکەی بۆ هێنان بە زینووی تێکی کردێکیان وتی بەیانەیەکیان عیرفان وتی عومەر بەیانەیەکیان زۆرم برسی بوو نەسرین ڕۆشت بوو بۆ دەوا ئەمان عیرفان وتی وەڵام منیش چوون بە کولانەکە وتی کولانەی مریشکەکەمان وتی تۆزە تاریکە وتی چرخێکم لیا بزانم هێرکەی کردووەتی توزانم مریشک نیناوە بە کولانەکەەوە تی لەگەڵ چرخەکەم لیاوتی تاری مریشکەکە گڕی گرتی بەڕووتی داسە فێر بووە نەسین خان تەبان ڕێز و حرمەتم بۆی هەیە و خۆ دەزانیت لە هاتوچێ و دەمانچی پێیە جاجار دەمانچەکەی دیێ دزێ ئیکا بەم لاکەلەکەی و لەسەر لا ئەڕوە یعنی ها دەمانچەم بێ شتە کرد تو ناوێ بیتەقین وەڵا ڕازەکە من شایەتەوەی بۆیە پێرێژ لە ڕیکۆردمان هەبوو لە تەلەڤیزیۆن پێنجشەمە هاتبوو بەیانەکەی نازانم یەک لەگەنی ئەمەنە شامینۆکی خواردنبوو شیڕێ گەشتە عەرسی عەزیمات شۆری کردم بە شەرەفم بەڵێ جا هەر بەجددی بەخوا لەسەر لەحن لێ والله ئەمە وتمان هیچ نین ناکەین سانسۆرمان لەسەر جدیمان نییە جدیمان نا والله جا کاک ئەحمەد بڕوات هەبێ لەو ماوەی پێشوە سوێن بەخوای گەورە بە منی و عومەر با بڕێن داوەتی منی بە ناموسم لێرەوە ئەم هەمووی مەطعەمە منی بردۆ بە خوارەوە مەزاخانەی خوارە بۆ نۆکا خواردن نازانم وتی بۆنێ حەزە نۆکە بە ناموس مرد و قاشی بڵێ دۆشکەی سەدەی پێ بکرد من برادەری خۆمە ئەزانم لێرەوە چاوی ماچەکەم بەرحاڵ حەزم کرد شتێکەوە باسکەم ئەوتی باوکێک بە نانا بۆ بۆ باز ناکەم جا شێتی بەسی خۆ هیچ ئاگالی هیچ تێگەیشتم پیاوە ژنێک دانیشتون ژنەکەی پیاوەکەی کێشێکی نیاسی تەلەڤیزیۆنەکە ژنەکەی پێڵێ پیاوەکە تۆ خوایە پرسیارە ئەڵە فەرموو ئەڵە تو زاتی خوا ئەگەر من بمرم ژنێنی ئەڵ خوا باسی مردن مەکە تۆ خوا زۆم ڕق لەو قسانەیە ئەڵ داخر حەزەکەم خوا بزانم ئەڵ دەی باشارە وەڵا ئەی خۆ چی بکەم بەتەنیا وەم دانانیش وەڵا ژنێنمەوە ئەڵێ عینی خانووە دایانەی یاڵێ وەڵا ژنەکە ینی لە عینی خانوو دایانێم بۆچی چی بووە ئەڵێ یعنی قەیناکە ئەوەش عینی جنی بریش لە بەرکە ئێڵە ژنەکە گرانی قەچێکە باجنی تۆش لە بەرکە چی تایە یعنی عینە پێڵای من لە پێکاڵە نانا ئەو پێسیونۆە ینی لەی سەوە حازری کردووە کاک ئەحمەد حەزم کرد تۆ وەکو خۆت یعنی ئەم کۆمیدیایە زۆر بەجددیمە ئەم کۆمیدیایە چی بە تۆ بەخشیوە یعنی نامێ پرسیارە تەقلیدیوە بەڵام چی پێ بەخشیوی بەتەکید ڕێز و حرمەت و بەتەکید ئەو بەدەنگەوە هاتنی خەڵکەوە هەموو شتێکە تۆ با نەڵێن کۆمیدیا بڵێ هونەرەکە زۆری کاگەری کۆمیدیا بەتەکید وایە من قەرزاری هونەرە من لە حەقت چکە ئەو هونەرە حرمەتی پێبەخشیم ڕێزی پێبەخشیم وای لێکردم وە لەو کۆمەڵێک سەربەستی ئازادی لێ سەنوومەتەوە من پڕبەتڵ حەزەکە مێسا قەمیسێکی سوورم لەگەلا بێ میزەڵانە بە شەرەفم فیکەی دنیام بۆ لێن ئەوە ئازادەکانت لێ قەتعەکە بەڵام لە ئەوڵ تا ئاخیر ڕێز و حرمەتی خەڵکە بۆ گەڕاوەتەوە لای منەوە هەموو شتێکە یعنی بەڕاستی من نەڵێم ساج کاکەزا بە گوێچکەمی ودوتی پێی بڵێ ئەی چی لە سندۆتەوە دیارە ئازادی لە سندۆتەوە
يعني من والله بۆ سوور بۆچی سوور جەزاڵێ بۆ سوور ئاخە چونکە خۆم سوورم شەریکە سوورم ئەڵێ خۆ جاران سوور نەبووە چی وا سوور بوو وەڵا هەر سوور بووم هەر سوور بووە خۆ سوور پێشتر سپی بووم دوای سوور بووم ئەو سوور سپێ تەکسیەوە باسێکی بووە وەڵا کاک ئەحمەد بەجددی یانی منە کۆمەرە بشکۆل زۆر بینەری شتەکانی تۆم جارێ ئەمە زۆر بەجددیمە وەلو شتەکانی هەمووی جوانە بەڵام تەسەور کە یەک لە قەت هەیە بەدەنی خۆم ناڵێم تۆ فەرش و شتە کڕی ئای فرۆشی پێم وایە شتێکی وایە لەگەڵ مای حەسەنە کاڵێ ها ئەوە بڕوا کاک ئەحمەد من ئەمە نە پیا هەڵدانە نە هیچ شتێکە بە ناموسم بە هەرچی سوێنە لە دنیا پیرۆزە من ئەحمەد ڕەوف بەقیما ینی بەقیمەی هونەری کوردی ئەزانم و من بۆ خۆم نابتەوە قوربان من لێرەوە ئەڵێم تۆ کەسێکی زۆر دیاریت و کەسێکی زۆر کۆمیدیت و من زۆر مەعجیبی کارەکانی تۆم بەڕاستی بەداخەوە کە لە کوردستانە هونەرمەندێکی ئاوا گەورە زۆر جار پەراوێزە خرێ ینی بڕوا بکە من زۆر شتە بینم زۆر ینی سا تۆ نەم شەو هەیە من بەڵێ نەوەڵا ترێم هەیە کچەکەم تۆ مەقسەدە ناوە بۆ لە سیارە ناوەڵا وەڵا کورە جێبیەکەم پێم و بەیانێژنەکەم پاڵەنێ ئێدە فەرمو يعني جناحه بقرآن جوانتنين سيارة بتونا بي بجدي كاك السيارة شموش تقنية إنسان ضل مرتاح بيه ميشك صعب بيت ريزي خلقك ولا بيت خلقك الريز اللي بقولنا هموش تكا الليرة هر أوانية كاكا لو زيادة الناتواني هوا بس كاكا حمو جاين زور بجديش متولنا وتلفزيونها كدرة كبير بالرواد هبه نلا من الري من هو كوبيا متي برنامج كي من هي جدية كتانية كدرة كبير تلفزيونها زور جواني يعني بمبالغة يعني هسه أنا إيش يعني جواني يمشوا تلفون بوكل يعني التلفزيون جوان ملي إيش كاكا دانيش مبخر لا بخوانا شو تقاشكوا والله شو تقاشكوا لا الراديو جواني الراديو جوانم كاكا وروشت من أزاين تو نودي أنا مباشر نوبزي أنا مباشر لا بالرواب كأمشوا كاميرا بكردو ماشي محايلو كردو أوا خطاي خوما ينبون برنامج أوا خطاي ديك جاي بلي الله بقلايتي صوبي بيقولوا نكو جاوتوا نبى قرآن أمشوا كاميرا بكردو ما بصاتشوني ما بشكل بقرباني ببياني برنامج هي لبر حرمتي من ولا وتكاكا جزاء بيوتو وتبعتوا كاميرا بكره وتمزام خويتي نجها كرابي شكنا نا كاك جزا كامبينك مرة جاير بيري كامبينك مع مريج جرا كالوريكاو لوريكاو أردي تيابو كاك حمر مرة أرد أجرو دي سيبو تايس من شهر تايس سيش أما حمول نديو ورا بابا جاء آخر أرد من اللي شو بارك عمر وخاتي إخوة بالرواد بي أو معي الحسنة أما ني أرد بارك دي بخوار باشا زي جلال هرشي ما يبي أي قرصة هرشي ما يبي بقول ريباوكم ويبوت أنا الجرمو هيش خلاف واحد كيتيانية هاتم كومل أشياء مكري وتم عيبة هر أتم بوها وكادي وكامبينة بعد وزير شتيش برم بعد شل 50,000 اشتم كريو أواني خوم لم لاو دانا بهي مالوا بيازو أو هي أو كامبينة كش لم لاو هاي هم يندق يقول ربنا ولا بياكل يخوما بقول ريباوكم هذا أكاتا سات برشي كاك برزاي قاري خلوص أو ليبو حكمة دي ليبو آخر بياز معقولة كامبينكيا تصور كذا كامبينكيا أم كاك أحمد خوشتي زور داقر بلام إيج أواني بينجن كهاو دا جيدا ودس خوشين بخلتي بينجنو همو خلتك شارو كان بلام والله تيابو بفرد دامك والله كلنا كزمو بالرواب كما الحسن رازقا من لو رشو ما الحسن مجيبه سرو سميلو بريس بيبو بأرض تاي سجر بياقي ناقاتو جاء أن بجواهي دانيش برس مكان بيه خوز قسلي رو بشانم باه دانيش تبو كالوريكا هاو أردو شكل برنجي تيابو تنكا نبكاق أحمد يعمر جراي سيمو هر أوي سيمو أما نو سام بديار باصدان عمر بشكل دا بزينه سيدي تعقي خوم مكت أو لوري أهردم بيني تشيب كم تشينا كم يلا أحبي الكرو دسم كر بجيل فهم موبايل كم دركت ألا وبلت وزيد دول كتوت والله كاك دواي اللي بدنا كم ما الله ما نخوش من بالروم والله جاب بزاتي إخوة كاك أحمد أما نمشي داقر تبو كلينش كم إيش بزانم والله جماعتي بينجن كاتن لوري كان لوري شيء جوري زريان هنا قلت مرحبا أستاذ شاوت ناقري بيبنو كيبو دانا جري قلت بابا عيب داقر هاي ما داقر حكمة دي ويلي هاتوني هيلاق ولا سلار بناموسا هو اسمه إمام علي دام ولا سلار هر زور بيران بو لو كامبينيا داس خوشين بو مو برادران بو كاك برزاني قاري خلوص بو جزاي ساس بو همو كاك أحمي خوشي بو جزاي جلال تصور كش هنا ما هو برنجي 5 كيلو يكان هي قرصة شام يا بي قرصة ما آخر شيء بمي اسفنجة بمي هالشيء ما يا بي قرصة
زالي خۆمانی لێ زالەی بەرنامە. کە ئەو ئادێ ئەو سەری بگرم و کاکە پێی مەگەر بە قورئانە قرتێ و خزالام بڕوا دەبێ ئەو زانێ چی؟ زالەی بەرنامە بەس کە لە نووسمان پێداگرت وتمانە قرتێشکی جاسەیری کە زالە وابزانام لە سەربان خەریکی تەنکی سەربان بوو کەوت بۆ خوارەوە ئەو تەلەفۆن بۆ من پشتی درابوو بە عەرزە والحاصڵ تەلەفۆنم بۆ عیرفان کرد و بۆ عەبەی خەیات وتم هین بۆ زالە وتم کاکە وەرە با سەرێکی دەبێن گوناحە بۆ من و عەبەی خەیات و عیرفان بووین وتم من شتەکا کردم دوایی بمەنەوە پارەکە وتیان باشە وەڵات دەی جوان شتەکەمانێکی چوینە خەسەخانێکی 7,000 لێ وەرگوتم بای 21,000 تۆ سەیری کرد چوینە خەسەخانە وتی تەلارخان ڕێز و حرمەتم بۆی هەیە خوشتی بە ڕێزە وتی کاگەحمە و دایمە شتی سپۆرت و خۆش هێنێت کە ئێمە ڕۆشت بووین با خێرا بیکەینەوە کە ڕۆشتین با خێرا بیکەینەوە بیخۆین ئێمەش کە هەرسێکمانوتم ئەو نەتۆزێ پێ هەڵگرە با بڕۆین ئەوەیکی حوتیشم لێ وەرگرتوون وەڵا هێنام هەر لە قوتوویەکە تۆزێ هەرزن و نۆکی وشک جوان طبیعەتمان وایە کاکە کە هەڵێ بچڕین لەگەڵ زالە تەلەفۆنی کرد بە جنێ هاتە خوارەوە وتی هەر هەموو کچ و کوڕم کۆ کردوت وەرە کاگەحمە شتی خۆش نەبێ نایهێنێ ئاخر هەرزن مردومنی من فنسم جا خۆشەویستیم بۆ هەیە تەلەفۆنم بۆ هاو شەو بوو درەنگ سێنم کرد عیرفانە وتی چۆنی کامر باشی وتی زالە بەر بۆتەوە نەبا بۆتی وەڵاوت نەچۆتی لە سەربان جا بیفعی لە سەربان بەر عیرفان بە منی و من نەمزانی بوو جا منش تەلەفۆن کرد بۆ کاماوەسە بەرزانی قارەی خەڵوزتم ماوەسا چۆنی عومەرجان باشی تم ببوورە شەوم لێ تێگاوی تێبا بەعتیادیە تمەڵا زالە کەوتۆتە خوارەوە تی کەوتم پێرێ ئەی بۆی سەکردوت ماخی لە پێرێ بە عاسمان وەکو لاپەڕە ماواکەم بەرەوبەرەکە جا تەلارخانێویی وەڵا شکر کە یاوێتی بە عەرزە پرۆساتەکەشی نەما کن بۆچی قۆریان ناوە بە عەرزە کلسەکەی بوەرێ جاوتیان پرۆساتی بووە قۆریە بە عەرزە کلسەکەی وتیان پرۆساتی بۆ کەیەتی بە عەرزە پرۆساتەکەی نەما هەمی وەریوە وابوو ئەمە قۆختان نییە جان خۆخ گلەیی هێڵە قۆخی لێ نییە هەرچی میوە نییە بۆدانەوەداوای قۆخەکە جاوە زارش تەواو نابێ بە قورعان لەگەڵ هونەرمەندانە یادگاریمان زۆرە زالەی بەرنامە لە شەڕەکەی داعشا چوو بوو لە مەڵبەند خۆی نووسی و چوو بۆ شەڕ کاکە وەرە کوژرێتی کوورە ناکوژرێن بەرزانی قارەی خەڵوسی ڕازەکە ناکوژرێ وتم بۆتی بەناموسم تەقەی لەگەڵ تەلەڤیزیۆنی پلازمایە بەری ناکرێت هەو لەسەر هاڵێوەساو عین تەلەڤیزیۆنی پلازما خەناسەش نایپێکی کاک بەرزان بەرزای قارەی خەڵوت بەعزە کەلیمەیەکی هەیە زۆر بەقووەتە زۆر جوانە تێگەل مەسەژنەکەم ناوی ئاشتێ دایمە شەڕمانە زاهیری یعنی دیار زای بیخیتە لە هەر دیار نامێنێ وەنیە عرفان یعنی علم و معریفە خوێنەواری نییە هەرچی معریفە هەبێنێ نازانم مەسەژ بنێرێ والله ڕاستە وەڵاهی من دراوسێکمان هەیە بە ذاتی خوا شەمحەدی دراوسێکمانە بوو ناوی ڕووخۆش بوو بەناموسم دەموچاوی دایم و ئێرباگی پێتەقی یا بووی بەیەکە ناوی قارەمانەوە لە مشکە ترسێ ناکرێ بەعزەشتی جا خۆشەویستی مێ هەر بەجددی ئەم کاگەحمەوە ئەم شەوە لایفم ئەینە کردەوە کامێرە بۆ کردوتم ماوەسا بە قوربانە وتم نەگا کرابێ کاکە نێت ماوەسا بە قوربانە بم بەیانی کاگەمەر وەڵڵا هێم ماخر هەیەی ئاوتم خۆ ئەوە نییە مەوعیدە نانە کاکە دڵنیاوەتم بە ساقە بم بە خاتی من و جەزاوەرە وتی باش تۆ کامێرە کردوتم دام خۆیەتی خواوەشی قژی ئاوا بوو نەوعێ بوو ئەوە سەیرم کرد بەپەلە دام خستەوە خۆم زیر نام کرد بەپەلە داخستەوە دەی کاکە بە یارمەتی ئەڕۆ ئازاری تۆن سەیریکە یعنی بڕوا بکە مامۆستا دەزا تا لە نزیکەوە دەیبینی زۆر جوانە بەناموسم 1000 ساڵ ئەمری بێڵێ فەرشی کاشانە کەچی لە کامێرە بەزاتی خوا زۆر جوانە ئاوە ئەمانێڵی ساقی شۆبلی باقی بریقاتەوە ئەخە من مادم هەفتایە ماشەڵڵا سەیری ئەو دەم و چاو پێسەی ئەوە هەیە کاکە من 5 ساڵە تۆ گەورەترم دێم بەخوا لە هەشتاکانە چی تۆ من لە هەشتا ئارە بە پێخە بۆ دیوە لە جێ پەنارتی خێرە دەکە جا بەڕێزان خۆشەویستان لێرەوە جارێککە خۆشەویستی بۆتانەیە ئێوەی بیسەر و ئێوەی بینەر لە لایفەکەەوە 1970 470 بەکاربێنە 54 52 64 1970 470 52 64 بەکاربێنە و تا بتوانانی پەیوەندی بکەی بە من و کاگەحمەی بەڕێزەوە هەر پرسیارێکت هەبێ تا بتوانین بە شێوەیەکی تەنزانێز جوابتان بینەوە خۆشەویستیمان بۆتان ئەیە ئێمە تەنهامانەی بزەیەکی پێگەنیم خینە سەرباری ئەو لێوەی ئێوە کەموچە و قەیران و ئەم مەشاکیلانە هەیە ئەمانەی ئەو مەشاکیلانتان نەبیر بەرینەوە هیچی گە و خۆبەخشیشە هەرچێش هەرچیە نووسێ گەردنی ئازادێ منەکو عومەرە بشکۆل سنگم فراوانە و بەلای کاگەحمەی شۆ خۆشی بە قوربانی ئەو خوایە و بە لەحزە دەمینەوە دوورکەون لەو ماکە
بەناموسم ئاگارێنی ئەوەی پێڵە میوە خواردێت شۆی خۆ باشە خۆ بێت دەبی کارۆسی خۆ بامڕۆ ويدوري عزيزان يا فاكر منه وقيد لجياني نكوي كوسي نرواني لاشوين كوشا كيدوسي نرواني لاشوين كوشا كيدوسي أمريكا ئاواری بەزاتی خوا لێرەوە خۆشەویستیم هەیە بۆ هەموو ئەو بەڕێزانەی تەندروستی کورە کاکە وەڵڵاهی بیلا و تەڵاهی ئەوەی کە ئەیەوێت یەک کارمەندی تەندروستی بناسێت تەنها سەعاتی ئەمە لە بڕواب کە بەڕێزان خۆشەویستی بۆتان هەیە چاوتان ماجەکەم تکایە خۆتان پارێزن با ئەوان ئیسراحەتکەن باوکم بڕوابکەنەوە بێ هیزوگامم لە پشتمە و جان گڵۆپەکە هەر تکە تکام و جانم ئەوە طبیعەتی هەنارە بە حەقی خوا بەڕێزان بە ناموسم ئێستا زای من چیم کردووە بڕوان پێ بکەن ئێستا من وام لێ کردووە دڵگرانین بە کۆچی دوایی هاوخەمین ڕۆحی شاد بێ ئەمەم کۆپی کردووە هەرچێ باوچێ مرێ و دایشێ مرێ سەر بۆی پایسەکەمەوە یعنی کۆپیم کردو فرێ ناکەوە تو نایشەڵە نەوەڵ بەڵام تکاتان لێکەم بیسەران بینەران ئەو خۆشەویستانە تکایە کەمامە بەکاربێنن تکایە خۆتان پارێزن تکایە بە چەند دەقە دەقە جاریە چارەشێکە دەستان بشۆن بە سابوونوانە تکایە ماچی یەک مەکەن تکایە دوور بن لێکەوە تکایە وەکو من و کاگەحمە و زوو میوە بخۆن بە قوربانتان بم خاتون نیشتیمانمان لەگەڵا لە تاراوگەوە خاتون نیشتیمان ئەو کاتە و باش بە قوربان خاتون نیشتیمان لە دەرەوەی وڵات خاتون نیشتیمان ئەم کاتە گیان کا عومەرە بە قوربانم بلۆکێکی ئەم دیوتردی بە قوربان نیشتیمان گیان بلۆکێ بەم دیوە من عومەرم ئەو دیو جەزایە نیشتیمان گیان سەوتان زۆر خراپە خاڵە گیان باش باشی نیشتیمان خان بە قوربان دەنگم چۆنە دەنگە خراپنیە خاڵە گیان منیش لە دەرەوەم لاوانەیە منیش بێ ئێوە باشن بە قوربان یان لە دەرەوەی وڵاتی لە دەرەوەی وڵاتم و لە دەرەوەیشم لە ناوڵام نیم یان لە دەرەوەی وڵاتیشی لە دەرەوەیشی لە ماڵەوە نی دوایە بەڵێ خاتون نیشتیمان تۆ هاوڕێی هەمیشەیی ڕادیۆی گەڕیانی من ئاگام لێ هەموو بەرنامەیەکی ئێمە جەنابەت پەیوەندیەکەی و حزورە هەیە لەبەرەوە بە ناوی ستافی ڕادیۆی گەڕیان چاوەکانە ماجەگەین هەر لێرە تا ئەو وڵاتی تۆی لی نازان دەکوێت چاو ماجەگەین و احترامان قبولکە باز بە قوربان دەست خۆش خاتون نیشتیمان بەداخەوە داخرایەوە بۆیە بە ناوی خۆم و کاکە جەزا و کاکە دادە جوانە و دادەلانە بانە بۆ ئاکەی بۆ فەلەتەکەی بڕۆ کاکە هاوکار کاکە محەممەد توش بەخوارم کاکە سێریگە ئیتر ناکەم وەڵا کاکە ئەحمەڕۆ فیشەوە چاوی خاتون نیشتیمان ماچەکەین کە هاوڕێی هەمیشەی ئەم لایڤ و ئەم ڕادیۆی ئێمەیە خۆشەویستیمان بۆت هەیە هیوادارم جارێک کە پەیوەندی بکەیتەوە خاتون نیشتیمان بەڵێ کاکە ئەحمە شتێکی کە بەسەرهاتی شتێکی خۆش بە کەیفی خۆت وەڵاهی دەی پرسیارکە بەخوا من پرسیارێ بۆکەم من ئەگەر بکەیتەوە بیرێ من شتێکی تۆ مەرگیۆ کەوت چی؟ خاتون نیشتیمان هاتەوە خاتون نیشتیمان گیان خاڵە گیان چۆنی بە قوربانە بم خاڵە گیان جۆم لێت خاڵە گیان جۆم لێتە قسە بکە بە قوربان نیشتیمان خانم کاتەوە باش ئەلو نیشتیمان خان گوێت لێمانە ئەلو بەڵێ فرسەتە مۆز فرسەتە خاتون نیشتیمان گوێ لێمە زۆر سپاس بە ڕێزیت من بەباشی گوێم لە ئێوە نیە تەنها بە خێراتنی کاگە ئەحمەد دەکەم ئەوە بڵی سلێمانیە و دەستخۆشی بۆ کاک جەزا و بۆ کاک عومەر و
هیوادارم سەرکەوتوو بن دەستان خۆش بێ بەڕاستی من بەباشی گوێم لە ئێوە نییە هیچم نییە لە دەستخۆشی زیاتر دەستی جەنابیشت خۆش بێت ئێمەش خۆشحاڵ بن کە گوێمان لە دەنگە بوو نیشتمان خان بە ناوی ڕادیۆی گەرەتنەوە ئایدی کە عومەر فەرموو چاوی خاتون نیشتیمان ماجەکەین هەر لێرەوە تا ئەو وڵاتەی توی لیت چاو ماجەکەین و پێتەڵین فەرمو ئێرە کوردستان و خوایەوە تەناواکەی لە کاتی بەرنامەکەی تۆیان ڕادیۆ هینی بڕا کارەبای بڕا ترەتە بە مۆمۆ دانیشتوین هەڵی لاشکەوتای من و کاگەحمۆ خۆفی لەکەم ئەو کاگەحمۆ خێرا خێرا ئەوە هینم لێە سی خوورماڵێ ئانیشکم لێڵە تەواوی کە مەجبورم ڕادیۆکە کاک جەزا چی بکەم ینی بە مۆم دانیشتوین بەڵێ بەڕێزان ڕێگەڵی سا لە ئەشکەوتم بەس قەی ناکاگەحمۆم نە نەبووە زیڕەمە کرد ئەو خوشکان و برایان بە هینەوە لێیان ناوین چێ؟ کاک ژیار لە دایری کارەباوە؟ کاک ژیارمان لەگەڵا کاک ژیار کارەبامان نییە تۆ گوێ لە منە؟ ئەو چی بۆتان گەڕێت؟ کاک ژیار؟ هەلۆ کاتە باش هەموو کات کاکە ژیار گیان چۆنی بە قوربان؟ چۆنی کاکە عومەر گیان باشی؟ چاو ماجەکەم کاکە ژیار تۆ باشیت؟ قوربان و کاکە عومەر گیان سڵاو ڕێزمەیە بۆ هەموو خۆشەویستان هەموو گوێگرافۆیەوەی خۆشەویست بە قوربانم پێوقامیشە بەخێر لە ڕێ کارەبا هاتەوە قوربانم وای کاکە ئەحمەد عەزیز چۆنە باشە؟ قوربانم قسە لە جێتی من جواب نەیتەوە کاکە ئەحمەد زۆر کە زیارەوە چییە؟ کاکە ژیار گیانی جۆم لە دەنگتە قوربانم شکر تەندروستیم باشە ئێوە باش بنێمە عیبمان نییە سەودی کاکە ئەحمەد زۆر کردە کاکە عومەر ئێستا باشە؟ جاوەڵا خەریکە قەبلە مایکە کاگرم بەوخوا کاکە ئەحمەد سەودی تۆ نە بە سەودی کاکە عومەر باشتیە من خۆم هەر دەنگم باشە سەودا زۆر خراپە بەڕاستی کاکە عومەر وەڵڵی کاکە ئەحمەد قەبلە مایکە کاگری بەخوا لەوە نزیکتر ها سمێڵم چۆتە ناوی سنجەکەەوە کاکە عومەر گیان کاکە ژیار ئێستا سەود و عایبی نییە کاکە عومەر لەو شوێنە بەردەمە جوڵ بەسەر ئەو چاوام هەر لێرا بم من خۆمەر تەبیعەتی قەڵەمێ لە بەرزاییەم کاکە عومەر ئەم ڕادیۆوە پەخشێتە ئەو کوێ ڕوا پەلای ئێمە پەخشتان نییە پەخشیشی وەرە بمگەڕێ با بە هەر لە سلێمانیە چوادۆری شەسێکەیش دەنگی ناڕوا لەبەرەوەی کەس نییە دامی بکە ئەمە ڕادیۆیەکە ڕادیۆی کاکە جەزا لەسەر مەسئولیاتی خۆی و جیرفانی خۆی دایناوە بەس هیوادارە پەخشتان هەموو شار شابرێتە کاکە عومەر بە قوربانێ بم کاکە ژیارجان منیش لێرەوە قوربانە بەس سەودا زۆر خراپە بۆ بە حاڵ سەودا دێو ناری بە قوربانێ بم لێرەوە دەنگ ئەخەمە پاڵ دەنگی جەنابێ کاکە ئێستا باشە سەودمان قوربان دانم بەخوا لە سەودا تێ ناگە سەودا زۆر کردە کاکە ئەیدەی بە قورئان زیاتری کەم موسیبەتی قەڵبێ لایەوە سەودا زۆر بەکردی لە تەلەفۆنە لەبەر لە لای بە عایبی نییە ئەی ئەو دەنگەمان بووە کاک جەزا ئێستا هەستەکەی باشترە یانی ئەی قوڕی چۆکەم لەسەر کۆ من بورجێکم هەموو قسەتان کردە بورجی سەڵە ئەو ماکی خوار کاکە گیان لێرە خۆشەویستی بۆ کاکە ژیاری ئەزیزێ وڵی کاکە ئەحمەد نەیارە بەرنامە بکەم خۆ ئاگای لێ قرتام بە هەموو تەمەنمونە پێ نەکەریم ماکەکەی بە ورجی خۆی نانە ئیشەڵا چاشەکەی لەو سەوتە سەوت کاکە ئەحمەد بۆ چاکە بیکە بە خاتری خوا پڕیکاتەوە ئەوە بە قوربان تەمەگەم مەحاولە بکەم شتەکان ئەوە لێکن تیری قوتانی ئاخەوەی سەوتم بگاتە بینەرانی هەلی بینە قەولیتەوەی نیم ئەو دەنگی کاکە ئەحمەد بۆ وایە ئێستا باشە ئای باس بۆ کاکە ژیاری ئەزیز کاکە ژیار خۆشەویستی بۆ دێ چاو ماجەکەم بۆیە منی لێرەوە دەنگ بەخەمە پاڵدەنگی کاکە ژیاری خۆشەویست داواکارم لە هەموو سەرمایەداران لە هەموو دەوڵەمەندەکان لە هەموو بەڕێزانەی کە کۆمپانیا و ئەو مارکێت و شوێنە گشتەکان کە ئەزان داهاتێکیان هەیە ڕیکلامەکانیان بێنن بۆ ڕادیۆی گەڕیان تا بە شێوەیەکی پرۆفیشناڵ ئەم کچ و کوڕە جوانانەی کە وەساون و لە یەک چرکەیە ئەمکارە بەیان شاکر بۆمان ڕیکلامەکانیان بۆ بکەن و یا بتوانن سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆی میلی گەڕیان بکەن تا داهاتێکی زیاتر بێ بۆی بورجێک زیاتر دابنرێت یعنی تا ئێوە
ڕیگلامەکانتان بێنن تا ئێوە هاوکار بن دەنگی ئێمە باشتر ئەگا و باشتر و باشتر ئەبێ ئەوە تا کاگەحمەی داما و سەری جێژە خاونەی هاوار کردووە یەک دقی بچووکمەیتە من لێرەوە ئەگەر دەگەم بگاتە یا دەنگم بگەێنە لای پارێزگاری سلێمانی کاک هەواڵە بووبەکر پێڵێم ئەم ڕادیۆیە لە خزمەت شاری سلێمانیایە بە دەرەجەی یەک اینجا شارەکانی کە مەفرۆزە بە جددی ئەمە احتیفاز و ئەمە گرنگیکی تەواو بە کللتورمان ئەیات ڕجاءن داعمیان بکەن یعنی کۆمەڵێک کارمەندی زۆر لێرە بەخۆ بەخش بەڕاستی ینی ئەمە جوانکردنی شاری سلێمانیە ئەبێ ئەوانش بەم جوانکاریە بزانن و بە حەقت ینی ئاوڕێکیان لێبنەوە دەست و چاو ماجەکەم کاک ئەحمەدجان ئێمە تەمەنی ئەم ڕادیۆی ئێمە لە کاتی کۆرۆنا لەدایک بووە بڕوا دەبێ ئەوەتی کۆرۆنای ئەم ڕادیۆی ئێمە لەدایک بووە تەنها بۆ ئەوەی کە ئەو خۆشەویستانە کە خۆیان کەرەنتینە کرد لە ماڵەوە بن ئێمە هاتین بەخۆ بەخش لەم ڕادیۆیە لەسەر گیرفانی خۆمان ئەمانوت با کەس نێتە دەرەوە بۆ ئەوی بتوانین بزەیەکی پێکەنی بخێنە سەر لێوی ئەوان و وریان بەرزکەین بۆ ئەوەی کە بزانن کۆرۆنا ڤایرۆس ڕاستە هەیە بوونی هەیە بەڵام ئێمە ماویست کە خۆیان بپارێزن و ڕوونکردنەوەمانەیە پێیان یعنی تەمەنی ئەم ڕادیۆی ئێمە لە ڕۆژی کۆرۆنا لەدایک بووە بەڵێ بەڵێ هەر سەرکەوتوو بن ئینشەڵڵا کەڵە شێریش نەبێ هەر ڕۆژە بێتەوە کاکە جەزا خۆش بێت کاکە عومەر بچکۆڵ خۆش بێت ئەو برادەرە ئازیزە دڵسۆزانە خۆش بێت ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بێن بەنامانە بە قوربانە بم کاک ئەحمەدجان من لێرەوە خۆشەویستیم بۆ کاک ئەحمەدی ئەزیزەیە ئێوەی بیسەر ئێوەی بینەر ئەتوانن ئێستا پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 070 470 5264 بوو هەروەڵا بەڵێ بەڕێزان پێشەوەی کە کۆتایی پێبێنم جارێک کۆتایی پێ نایەنم حەزم کرد لێرەوە سوپاس و ڕێز و خۆشەویستیم بنێرم بۆ کاکتەها خاوەنی مەلەوانگەی ئەتلانتینک پۆڵ کە ئەم مەلەوانگەیە ڕەشاقێ و کیکبۆکسە و مەلەوانگەیەشی زۆر بەڕاستی من خۆم تاوەکو ئەگەر ڕیگلام بۆ شتێک بکەم تا خۆم نەچم نەیبینم و نەزانم چۆنە نایکەم شتە بەڵام لێرەوە مێ پێتان بڵێم مەلەوانگەی ئەتلانتیک جوانترین و باشترین مەلەوانگەیە لە شاری سلێمانیە ئەم مەلەوانگەیە هەموو ڕۆژانێک کراوەیە لە سەعات 9 بەیانی بۆ 3 عەسر بۆ خانمانە لە 3 عەسر بۆ 11 شەو بۆ پیاوانە ڕۆژانی هەینی سەعات 10 بەیانی تا 11 شەو کراوەیە ئەم خاوەنی ئەم مەلەوانگەیە کاکە تەهای بەڕێزە ئەم فکرەی لە ئەڵمانیاوە هێناوە ناونیشانی خوار دیلان سیتیە تەلاری هانۆ ڕەشاقە و مەلەوانگەی ئەتلانتیک پۆڵ دایمە کراوەیە و ئەتوانن بچن لەوێ ببینن بزان ئەو شتانی کە من ێدەم ڕاستەیانە من بە شێوێکی گشتی بە شێکی عام سەردانیم کرد بەڕاستی زۆر پاکوتەمیز بوو زۆر جوان بوو زۆر شتێکی خۆش و پێفێکت بوو خۆشەویستان من لێرەوە بە ناوی ستافی ڕادیۆی گەڕیانەوە ئەگەر پەیوەندیمان نەمابێ کاک جەزا کۆتایی پێێنم لێرەوە خۆشەویستیم بۆ مامۆستا ئەحمەد ڕەوف بۆ ئەو کڵە هونەرمەندە جوانی کە بەڕاستی شخصیتێکی زۆر جوانە لای من ئەرکی کێشا ماندوو بوو کە هات جارێککە پێشەوەی کاک ئەحمەد هیچ بڵێ داواکارم خۆتان بپارێزن بڕوا بکەن جان بەڵێ بەڕێزان ئیسا کاک من لێرەوە سپاس و خۆشەویستی و ڕێزمەنێرم بۆ پەیوەندیەک ئیسا لە گوێ کاک جەزاوەیە کاک جەزا بە هێدفۆنەکە بە منەڵە کاک عومەر کەسێک گاتۆ لەسەر خەت ناوی سیانی خۆی بە کاک جەزا و تووە و تێتی ناو مەبەن هەموو مانگێک ئامادەم 500,000 بەم ڕادیۆیە بۆ ستافەکەتان بۆ هاتوچۆتان بۆ ئەو بۆشایانێتە بۆیە من لێرەوە چاوی ئەو برابەڕێزە ماچەکەم کە پەیوەندی کرۆ بە کاک جەزاوە هیوادارم نمونەی زیابێ و خۆشەویستان بەڵێ بەڕێزان من لێرەوە ئەمەی پێتان بڵێم سیقەی مطلق یعنی سیقەی تەواویتان هەبێ من یەکەم ڕۆژ کە قسەم کاک جەزا کردووە ئەم ڕادیۆی میلی گەڕیانە سێبەر نییە ڕادیۆی میلی گەڕیان سەر بە هیچ دابوو دەستگایەک نییە ڕادیۆی میلی گەڕیان سەر بە هیچ حیزبێک نییە ئەم قسەی ئەیکەم 10,000 ساڵی کە من لە پایە قسەی خۆمەوەسم من ئەم ڕادیۆیە ئەگەر سەر بارە حزابێ بێ من وازێنم چکە من حیزبی نیم من کەسێکی خۆبەخشم هەموو بەڕێزانی کە لەم ڕادیۆیە کارەکەن هەمووی خۆبەخش و سەر بە حیزب نییە
بۆیە هەر بە ڕێزێک ئێوێ هاوکاری ئەم ڕادیۆیە بکات بڕوا و قەناعەتم پێ بکەن ئەم ڕادیۆیە ئەهلیە سەر بە هیچ شوێنێ نییە سیقەتان بە عومەرە پشکۆل هەبێ لێرەوە چاوی ئەو خۆشەویستە ماچەکەم بەڵێ بەڕێزان جارێک کە من داواکارم لە خۆشەویستان بۆ ئەوەی